بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، ربنا تقبل منا صيامنا وصلاتنا ودعاءنا يا الله يا أرحم الراحمين. مسلمانان خوشويز بسران بيننا، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزاني من خوش حالم وسپاسی خوا كم درفتي دام لم برنامج بما خزمتان وبنام نشاني كميك بدوين لسر قوري ششلان ياخذ فضل شهر الشوال يا 6 من شهر الشوال. دار عزيزاني من هم صالح كمان جر رمضان هات راست وخل دو مان جر رمضاني بيروز مانجي تشتري كبي الين شهر شوال مانجي شوال لدو مان جر رمضان كخوي پروردگار سي روج ريك لسري واجب كردبون تيدا بروجو بوين پیغمبري نازدار صلى الله عليه وسلم تاكيد كاتو كل دوای رمضاني شش روج مان هي بي الين ششران ياخذ ششلان كشش روج مانجي شواله. پیغمبری نازدار صلی الله علیه وسلم لچندان فرمایشت باس لگوری ام شش روزه اکه بو رجوان کاته کمان جر رمضانی تواو کد بتوانی راست و خول دو رمضانی شش روز تیدا بروجوبی ز خلق لوانه زور بسیار بکاتن در حق ام چند روزه واجب یاخذ نخیر کوی زانایان الین سنت چی مؤکده یعنی پیغمبری خدا صلی الله علیه وسلم بردوام ام سنتی کردو لدو مانجی رمضانی پیروز راست و خو شش روز تیدا بروجوبوا لناو مانجی شواله. زمن سرتا و فرمایشتانی پیغمبری خدا صلی الله علیه وسلم دو فرمایش دل مسر گوری ام شش روزه دواتر قصی زانایان باشه بوتی خیر راست و خو یاخذ سنت لدو مانج رمضانی پیروز امتی دا بروجو بین هو کارتی عزیزانم دیار زانایان کومل و تی زور جوانیان هي کومل قصی زور جوانیان هي در حق ام شش روزه یاخذ کومل قصی چانه دلالت لسر گوری و سنتی ام شش روزه دکا. فرمایشت یکم من پیغمبری نازدار فرمی صلی الله علیه وسلم که ابو ایوب انصاری خوالی راضی به که صحابه پیغمبری خوا صلی الله علیه وسلم ده فرمیت ان رسول الله صلی الله علیه وسلم قال علی پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرموی من صام رمضان ثم اتبعه 6 من شوال كان كصيام الدهر. هر کسی یک مانج رمضانی پیروز 30 روز لدوای یک بروجو بو راست و خو لدوای مانج رمضانش لمانجی شواله شش روجي بروجو بو افرمي وكو كصيام الدهر وكو تواوي صالك بروجو بي من دواتر دي مسر بو وكو او كتواوي صال انسان تيدا بروجيه شش روج بو وادكاتن وكو اويك صالك تواو تيدا بروجو بي. دار فرمایشتك امام مسلم هنا بيتي پیغمبري نازدار صلى الله عليه وسلم لفرمایشتي چتر ده فرمي من صام رمضان ثم تبعه 6 من شوال فكأنما صام الدهر. هر کسی که لمانج رمضان بروجو بو راست خو کمانج رمضان رویشت ام زاریان شش روز لمانجی شوال که دکویت راست خو دوای مانج رمضانی پیروسته دا بروجو بو فكأنما صام الدهر وكو اوايا تواوي صالك بروجو بيت يعني وكو اوايا تواوي صالك ام بياو بروجو بو تزانا قصي زور جوانك لو انا امام النووي خوالي رازي بدفرميه قال النووي قال العلماء امام النووي دفرمي زانایان دفرمون بو لبرسي تواوي صال وكو تواوي صال واي بمشش روجا لبر اوي وانما كان كصيام الدهر لبر او وكو تواوي صال بروجو بي لان الحسنه ب10 امثالها تكو تاكا يك بديع تاكا يكتكر خوي پروردگار بدا تاكا بودنوسه فرمضان ب10 اشهر مانج رمضانيش وكو اوايا دمانك بروجو بي تماشاكا وكو اوايا دمانك بروجبي يك مانك بدايت پیغمبر فرمی صلی الله علیه و سلم گوت من تاک بچنده یک تاک بدايه مانج رمضانيش یک بدايه كواتا والسته بشهرين والسته بشهرين شش روزه كي مانجي شوالش كبي ارن ششران ياخذ ششلان بدو مانگا كواتا دبدو دكاتا دواز دمانگ صالحي تواب لبر او یک پیغمبری خدا فرمی صلی الله علیه وسلم هر کسی که لدوای مانج رمضان شش روز بروجو بو خوی پروردگار وای بودنوسه کوا یک سالی ربق لبر خاطری خوی پروردگار بروجو بو ام سالی کوا حساب خوی پروردگار بو من حسابک کتواو تیدا بروجو بوین وکو روجو سنت یان واجب لو انا خلچی بسیاری اوج بکاتن. نقل حافظ ابن حجر ابن رجب عن ابن مبارك حافظ امام ابن رجب لابن مبارك عبد الله كري مبارك والرواياتك هذا فرمية قيل
قسەیەکی زۆر جوانی هەیە. قسەکەی ئەوێ دەفەرمێتن صيام من شوال يلتحق بصيام رمضان. لە دوای مانجی ڕەمەزان 6 ڕۆژ کە بە ڕۆژوەبی لکێنراوە بە ڕەمەزان ڕاستەخۆ لە دوو مانجی ڕەمەزان دێ فی الفەضلی لە چاکە و لە گەورەیشە نەک هەر شێوازە هاتنەکەی بەڵکو فەضلیشی گەورەیەکەشی وەکو مانجی ڕەمەزانە. لەبەر ئەوەیە کە گوتمان خەڵک پرسیاریەوە کاڵێ کە ساڵێک تەواو بە ڕۆژوو بووی وەکو ئەوە وایە کە تۆ ڕۆژووی سنەت بە ڕۆژ بیان واجب ئەم زانا بە ڕێزە فەرمێتن فەیەکون له ئەجر صیامی الدهر فەرضا وەکو ئەوە 1 ساڵ تەواو بە ڕۆژوو بووی بە ڕۆژووی واجب. سبحان الله چه نعمتێکە. یعنی کە گوتی پێغەمبەر فەرمی سلام سەلەم وەکو ئەوە ساڵێک بە ڕۆژوو بووی وەکو ئەوە 1 ساڵی تەواو بە ڕۆژوو بووی بەڵام ڕۆژوەچی واجب وەکو ئەوە تەواوی ساڵ لە ناو ڕەمەزانە بی نەک ڕۆژوی سنەتەوە. گوتمان ئیبن ڕەجەب لە عەبدوڵڵای کوڕی مبارەکەەوە بۆمان دەینێت نەکەرەوە عەزیزانی خۆم. بۆ گوتمان خەڵک پرسیاریەوە زۆرەکە ئەم فەزل و گەورەی لەبەر چی 6 ڕۆژ مقابلی 2 مانگە لەگەڵ ڕەمەزانە ئەبیتە مقابلی ساڵێک. زانایان زۆر قساکەن لەوانە هەندێک زانە ئەڵێن بۆ نمونە قیل لي بشر الحافي ببشر حافيان فرموا ليان برسي إن قوما يتعبدون ويجتهدون في رمضان. هەندێک کۆمەڵە خەڵکێک ماشەڵڵا لە ڕەمەزان تەواو خواپەرستیەکەن ماشەڵڵا خواپەرستێکی زۆر جوان و چاک و پاک هیمەتێکی زۆر باشەکەن خواپەرستێکی زۆر چاکەکەن لە ناو مانجی ڕەمەزانە. فقال بشر حافي فرموي بئس القوم قوم لا يعرفون لله حق إلا في شهر رمضان. على براستي وخرابترين قوم تنها خواپەرستی ئەکەن لە ناو مانجی ڕەمەزانە. یعنی ڕاستەوخۆ لە مانجی شەوال و لە دوای مانجی شەوال خواپەرستیەکان لە بیرەکەنەوە دەم پاچیان و داوێن پاچیان و کە چاوی خۆیان و کە دەستی خۆیان و کە قاتی خۆیان و کە گوێچکەی خۆیان لە حەرام بە دوورەکەن لە مانجی ڕەمەزانە تەواو جوهدی خۆیان سەرفەکەن لە شەو نوێژ و لە قورئان خوێندن و لە چوونە مزگەوت و هەرچی خواپەرستی بوو ئەنجامیانەدا هەرچی خراپە بوو لێی دوورەکەوتنەوە ئەوە لە ناو مانجی ڕەمەزان بەتایبەتی ئەڵە قەومێکی خراپە نابی. بۆ بەڵکو دەیفەرمووی إن صالح الذي يتعبد ويجتهد السنة كلها. باشترین خواپەرستەیە تەواوی ساڵەکە بەردەوام بی نەکەر لە ناو مانجی ڕەمەزان. لەبەر ئەوەی زانایان ئەڵێن ئەم 6 ڕۆژە کە پاداشتی تەواوی ساڵت بۆ ئەنووسێ وەکو ئەوە تەواوی ساڵەت و تێیدا خواپەرستی و عیبادەت و لە خواترسانت ئەنجام داوە. ابن رجب دووبارە دەفەرمێ إن الصيام الشوال وشعبان بەڕاستی مانجی ڕەمەزان نا مانگێک پێش ڕەمەزان کە شعبانە و مانگێک دوای ڕەمەزان مانجی دوای ڕەمەزان 6 ڕۆژەکەی مانجی شەوال کە صلاة السنن الرواتب قبل الصلاة المفروضة وبعدها. ئەڵێ وەکو نوێژی سنەت وایە چۆن لە مانجی شعبان هەندێک ڕۆژ تێدا بە ڕۆژوو ئەبین و 6 ڕۆژەکەی دوای مانجی ڕەمەزانیش وەکو ئەو سنەتە ڕەواتیبانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام کردوونیەتی لە پێش نوێژە واجبەکان و لە دوای نوێژە واجبەکان. ڕێک وەکو ئەوە وایە. بۆ لەبەر ئەوەی لأن الفرائض تكمل بالنوافل يوم القيامة. چونکو بەڕاستی واجبەکان لە ڕۆژی قیامەت ئەگەر کەم و کوریەکت تێدا کرد بوو بەهۆی سنەتەکانەوە خۆی پەروەردیگار بۆ تەواوەکات. یعنی ئەگەر بێت و نوێژەکان وەکو پێویست ئەنجامت نەدابوو نوێژی واجب کەم تەرخەمی تێدا بوو کە سنەتەکانی پێش نوێژ و دوای نوێژەکەی یەکسەر بۆ تەواوەکرێتن ئەو کەم و کوڕی پڕەکاتەوە. مانجی ڕەمەزانیش بە هەمان شێوە زانایان ئەفەرموون مانجی شعبان کە چەند ڕۆژێک لە پێش ڕەمەزان دێ و تێدا بە ڕۆژوە بی لە دوای مانجی ڕەمەزانیش لە شەوالە ڕاستەوخۆ کە تێدا بە ڕۆژوە بی بۆیە بۆچیە بۆ ئەوەی ئەگەر لە ڕەمەزان کەم تەرخەمیەکت هەبی ئەگەر لە ڕەمەزان باش بە ڕۆژوو نەبووی چاوی خۆت و دەستی خۆت و دامێنی خۆت نەپاراست بوو لە ناو مانجی ڕەمەزانە ئەم ڕۆژیە سونەتانە چی دەکەن شوێنی واجبەکان دەگرنەوە. ئەگەر کەم و کوریەکت هەبوو ئەگەر ڕۆژەکەت چکو شخصی وایە بە ڕۆژوە ناشکێنی بەڵام غەیبەتەکە نەمیمی ئەکا نەزەرەکە بەس ئەوێ زینا ناکە لە بیانی تا ئێوار لەناو بازاڕ ئەگەڕێ ئەبابچم ڕۆژەکەی خۆم ئەوڕۆ ببەمە سەرێ بە کەیفی خۆی لە کۆڵانەکان ئەگەڕێ نەزەرەکە تەماشای ئافرەتی خەڵکاشتی نامەحرەم قسەی نابەجێی بەسەر زاردادە گوێ لە گۆرانی ئەگرەوانە هەمووی ڕاستە ڕۆژوو ناشکردن بەڵام لە نەقز دەخەنە ناو ڕۆژوەکە لە گەورەی ڕۆژوەکە کەم دەکەنەوە. جا ئەم 6 ڕۆژەی دوای مانجی ڕەمەزان زانیان ئەڵێن بۆ ئەوە زۆر گەورەیەکە شوێن ئەو کەم و کوریانەی ناو ڕەمەزان پڕەکاتەوە لە ڕۆژی قیامەتە ئەگەر کەم تەرخەمیەکە هەبوو لە ناو ڕەمەزانە بەڵام ئەم 6 ڕۆژەیە کەم و کوریەکان پڕ دەکاتەوە. ابن رجب دووبارە دەفەرمێ إن معاودة الصيام بعد صيام رمضان علامة على قبول صيام رمضان. ئەرێ بەڕاستی دووبارە کردنەوەی 6 ڕۆژ لە دوو مانجی ڕەمەزانی پیرۆزە ئەم 6 ڕۆژی مانجی شەوارە بۆ ئەوەندە گەورەنە
بۆ ئەوەندە گەورە لەبەر ئەوەی ڕۆژوو دووبارە دەبیتەوە یعنی ڕەمەزان خلاص بوو ڕاستەوخۆ لە دوو مانجی ڕەمەزان چ دەکەی دووبارە بە ڕۆژوو دەبیەوە دووبارە بە ڕۆژوو بوونەوە لە دوای مانجی ڕەمەزان نیشانەیەکە لەسەر چی لەسەر ئەوەی کە مانجی ڕەمەزان خوا لێی قبول کردیە فإن الله تعالى إذا يقبل عمل عبد وفقه لعمل صالح بعده چونکو خوای پەروەردیگار هەر کاتێک کردەوەی باشی لە بەندە باشەکانی خۆ وەرگرت یەکسەر چیەکە یارمەتی ئەدا دەستی ئەگری بۆی کردەوەیەکی باشتر لە دوای ئەم کردەوە باشی پێش بکاتن یعنی کە ڕەمەزان بە ڕۆژوو بوو خوای پەروەردیگار علامەتی ئەوەی کە ڕەمەزانی لێ قبول کردووە ڕاستەوخۆ پێی عەتا ئەکا و پێی بەخشیەکە 6 ڕۆژ لە دوو مانجی ڕەمەزان لەبەر ئەوەی پێویستە کە 6 ڕۆژی دوای مانجی ڕەمەزانش کە پێی شەشەڵان یان شەشەران تێیدا بە ڕۆژوو بن نەکەرەوە دەفەرمێتن چی فمن عمل حسنة ثم اتبعها بحسنة هر کەسێک کردەوەیەکی باشی کرد مەرزنی هەر ڕۆژوو بی کە ئێرە زیاتر ئێمە بەسمان ڕۆژووە هەر کەسێک کردەوەیەکی باشی کرد لە دوای کردەوە باشەکە کردەوەیەکی تری باشی کرد یعنی بۆ منە لە ڕەمەزان کاری باشی کرد بە ڕۆژوو بووی ڕاستەوخۆ لە دوو ڕەمەزانی 6 ڕۆژەکە تێدا بە ڕۆژوو بووی ئەوە چی دەبی كان ذلك علامة على قبول الحسنة الأولى ڕاستەوخۆ نیشانەیە لەسەر قبول بوونی مانجی ڕەمەزان و چاکەی یەکەمت یعنی ئەم زانا بەڕێزا فەرمی هەر کەسێک کارێکی باشی کرد لە کارە باشەکە تەواو بوو کارێکی تری باشی کرد ئەوە دەلالەت لەسەر ئەوە کە خوای پەروەردیگار لە کارە باشەکە یەکەمی قبول کردووە هەر کەسێک زانیان ئەڵێن بە ڕۆژوو بوو لە ڕەمەزانە ڕاستەوخۆ لە دوو ڕەمەزانیشە 6 ڕۆژی مانجی شەوال بە ڕۆژوو بوو کە پێی ئەڵێن شەشەران دەلالەت لەسەر ئەو ئاکاتن کە خوای پەروەردیگار ڕەمەزانی لێ قبول کردووە گوتمان زانایان هەموو ئەڵێن پاداشتێکی زۆر گەورەیە سنەتێکی مؤکدەیە بەڵام هەر لە کۆتایی عزیزانم دیارە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەچین حەزم لێ وەکو ڕوونکردنەوەیەکیش خەڵک لەوانە پرسیاریەوەش کا بڵێتن باشە ئەگەر خەڵکێک ڕەمەزانی لەسەر بوو قەرزار بوو لە ڕەمەزانە بەهۆی سەفەرەوە بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی بە ڕۆژوو بێ لە دوای ڕەمەزان بچی شەشەران بگریتەوە یان قەرزەکە بداتەوە زۆربەی زانایان ئەڵێن گرفتنیە مهم ئەوێت تا ڕەمەزانی داهاتوو 6 ڕۆژەکەی لەسەرتە یان 5 ڕۆژەکە یان 10 ڕۆژی ڕەمەزان کە تێیدا قەرزاری هەر کاتی گرتەوە بەڵام چاکتر وایە قەرزەکە لە پێش سنەتەکە بی قەرزەکە لە پێش سنەتەکە بیان یەگەر نیەتت وایە قەرزەکانی خۆت لەناو شەشەڵان بگریەوە ئەو چەند ڕۆژەی قەرزاری بیگرەوە ئەو سا شەشەڵان بگرە ئەوە زانایان ئەم قسەیە دەکەن ئەدی ئەگەر کەسێک خەڵک پرسیاری ئەمەش دەکاڵێ باش ماوەستا نیەتیم هێنا 6 ڕۆژەکە بە ڕۆژوو بەڵام بۆم نەگیرا یەکسەر نەخۆش کەوتمە سەفەر 3 ڕۆژیان بە ڕۆژوو بوو یان 2 ڕۆژیان شەشەرانەکەم پێتەواو نەبوون هەموو زانایان کۆکن لەسەرەوەی خوای پەروەردیگار پاداشتی هەر 6 ڕۆژێکە دەداتێ پاداشتەکەت بۆ دەنووسرێ لەبەر ئەوەی فەرمایشتێکی پێغەمبەری خوا هینا صلی الله علیه و سلم کە پێغەمبەرە فەرمێ إذا مرض العبد وسافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا روايتەکەش ئیمامی بوخاری هێناویە صحیحە ئەڵێ هەر کاتێک بەندەی من نەخۆش کەوت یاخود سەفەری کرد لەناو چ کارێکا بوو لە خواپەرستی بوو لەناو نوێژ بوو لەناو ڕۆژوو بوو کە ئەم دوو حالەتەی بەسەر داهات سەفەرکردن یاخود نەخۆشکەوتن پێش ئەوەی نەخۆش بوو خەریکی چی بوو خوای پەروەردیگار پاداشتەکەی کامل بۆ دەنووسرێ یعنی ئەگەر 1 ڕۆژی شەشەرانی گر بوو ڕاست نەخۆشکەوتور مانگە کە تەواو ڕۆیشت 5 ڕۆژەکەی دیبێنە گیرا پاداشتی هەر 6 ڕۆژەکەی هەیە بە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم 6 ڕۆژە گوتمانی سان حڕە بەڵام بە تایبەتی لای مەزهەب ئیمامی شافعی ئەڵێ چاکتر وایە لە دوای یەکتر بێ ئەگەنا ڕاستەوخۆ کە خەڵکەم پرسیارەشەکە ئەڵێن مامۆستا ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژن بی یان چەند ڕۆژێک پێ بچی زانیان قسەی زۆرە هەندێک ئەڵێن ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژنەی بەڵام زۆرینیان ئەڵێن ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژن دروستە حتا ئاخری مانگ بەڵام چاکتر وایە لە دوای یەکتر بی ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژنیش بە ڕۆژوو بی ئەگەر لەبەر ئەوەی نەبی کە میوانت دێ ئاساییە لە یەکەم ڕۆژی دوای جەژن هەتا مانجی شەوال تەواو بی لە هەر شوێنێکە توانیت ئاساییە خوای پەروەردیگار خێر و بێری ئەو مانگت بەنسیبەکە بەڵام چاکتر وایە ڕۆژی ڕاستەوخۆ دوای جەژن نەبی دواتر بی یان سێم بی چارەم بی وە لە دوای یەکتریش بنەگە پێت بکری هەر 6 ڕۆژ لە دوای یەکتر ئەمە خێر زیاتر ئاگەنە لەم مانگە هەر کام ڕۆژ توانێتە بوو تااقەتە بوو کاتێت هەبوو ئاساییە خوای پەروەردیگار عاقبەت بەخێرمانکە خوای پەروەردیگار لە خێر و بێری ئەم مانگە پیرۆزە بێ بەشمان نەکە یا ربی خوای بخاتر ناو جوانەکە اسمی عەدەمت خوای جان ڕۆژوەکانمان لێ قبول کەی خوایە لە خێر و بێری ئەم 6 ڕۆژەش خوایە هیممەتێکمان پێ بدە ڕێنوویمان کە دەستمان بگرن لە خێر و بێری ئەم 6 ڕۆژەش کە بە 2 مانگ حسابە و بە کامل لەگەڵ ڕەمەزانە بە ساڵێک حسابە بێ بەشمان نەکەی خوای پەروەردیگار عاقبەت بەخێرمان کاتن ڕۆژی هەموو لایەکمان قبول بکە إن شاء الله وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.